لە بەرهەمی کردەوەی چاک ئەوەیە کە خوای پەروەردگار سەرت دەخا بەسەر ئەو کەسانەی کە ناحەزتن. لە سوورەتی ئەنبیا پەروەردگار بۆمان باسی بەسەرهاتی زۆرێک لە پێغەمبەران دەکات کە لەگەڵ قەومەکانیان چۆن لە کێشە و سیراع و ناکۆچیدا بوون، کە ژمارەی ئەوان و پێغەمبەران و شوێنکەوتەکانیان زۆر کەم بوون لە چاو دوژمنەکانیان، بەڵام پەروەردگار دەفەرمێ هەر هەموویانمان سەرخست بەسەر دوژمنەکانیان. بۆ إنهم كانوا يسارعون في الخيرات ويدعوننا رغبا ورهبا وكانوا لنا خاشعين. فەرمێ بۆیە ڕزگارمان کردن و سەرمان خستن بەسەر دوژمنەکانیان. إنهم كانوا يسارعون في الخيرات، لە خێر و چاکەدا بەپەلە بوون، خێرا بوون، مسارعە و مسابقەیان دەکرد لە کاری چاکەدا. بۆیە ئێمە سەرمان خستن بەسەر دوژمنەکانیاندا. کە دەتەوێت خوا سەرت خا، بەردەوام بە بەپەلە بە لە کاری خێر و دوای مەخا.